قاسم سولەیمانی سەرۆکی فەیلەقی قودسی سوپای پازارانی کۆماری ئیسلامی ئێران ئەو پیاوەی لای ئێرانیەکان و دۆستەکانی بە حاجی قاسم ناسراوە. سولەیمانی لە 11 ئازاری ساڵی 1957 لە گوندی قەناتی مەلیک سەربا قەزای ڕابەری پارێزگای کرمان لەدایک بووە. باوکی سولەیمانی ناوی حەسەنە، سەربەخێڵی سولەیمان کرمانی بوون کە ڕەچەڵەکی سەرەکیان لوڕ بوو و دواتر کۆچیان بۆ کرمان کردووە. سولەیمانی ساڵی 1976 بە فیکری خۆمەینی ئاشنا بوو و بەشداری خۆپشاندانەکانی بەر لە شۆڕشی ئێران دژی ڕژێمی شای کردووە. ئەوەش سەرەتای ژیانی سیاسی ئەو بووە. دوای سەرکەوتنی شۆڕش لە یەکەم ڕۆژەکانی دامەزراندنی سوپای پاسداران پەیوەندی دەکات بە سوپای پاسداران و هەرزوو دەبێتە بەرپرس لە ڕیزی ئەو سوپایەدا. من پاسدار قاسم سولەیمانی عضو کادر لە دەستپێکردنی جەنگی ئێران عێراقدا قاسم سولەیمانی ڕۆڵی گەورەی دەبێت و گروپێک بە ناوی سەئرەڵڵا پێک دەهێنێت. پاشان دەبنە لەشکری سەی سوپای پاسداران بەهۆی ئەوەوە توانی بچێتە ناو کۆبوونەوەی فەرماندەباڵەکانی سوپای پاسدارانی ئێران. لە دوای شەڕی دژ بە عێراقیش ساڵی 1998 لەلایەن خامنەییەوە دەکرێت بە فەرماندەی فەیلەقی قودس و ماوەی 22 ساڵ لەو پۆستەدا مایەوە. ئاغای ئۆباما فاصلەی پایگاه ئەسەد لە سەرەتای هاتنی ئەمریکا بۆ عێراق لە ساڵی 2003 سولەیمانیش هاتە عێراق و بە نوێنەرایەتی ئێران پشتیوانی لە هەموو ئەو هێزە سیاسی و چەکداریانە دەکرد کە دژیمانەوەی ئەمریکا بوون لە عێراقدا. دواتریش قاسم سولەیمانی بە هاوکاری نووری مالیکی توانی لە ساڵی 2014 ئەو هێز و میلیشا شیعانە بکاتە هێزێکی یەکگرتوو لە ژێر ناوی حەشدی شەعبیدا. هەروەها ڕۆڵی بینی لە سەرکردایەتیکردنی ئەو هێزانە بۆ ڕاگرتنی هێرشەکانی داعش و کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانی داعش دەستی بەسەردا گرتبوون. ئەمریکا لە 11 کانونی دووەمی ساڵی 2007 هەوڵی کوشتن و دەست بە سەرکردنی قاسم سولەیمانی داوە، بەڵام سەرکەوتوو نەبووە. ژەنەڕاڵ ئیستنلی میک کریستاڵی ئەمریکی چیرۆکی ئەو هەوڵەی وڵاتەکەی دەگێڕێتەوە دەڵێت ئاگادارکران کە محەممەد عەلی جەعفەری و قاسم سولەیمانی لە 11 کانونی دووەم خەریکن بەرەو سنوورەکانی عێراق دێن و ئەمریکیەکان شوێنیان کەوتن هەتا کاروانی ئۆتۆمبیلەکانی سوپای ئێران لە شاری هەولێر چوونە ناو بینایەکی ناسراو کە لەسەر دەرگاکەی نووسرا بوو کۆنسۆڵگەری. دەستبەجێ هێزە ئەمریکیەکان خۆیان دەکەن بە ناو بیناکەدا تا دەست بەسەریان بکەن کە دەچنە ژوورەوە 5 کەس کە پاسپۆرتی دیبلۆماتیان پێدەبێت دەست بەسەر دەکرێن، بەڵام هەرچی دەگەڕێن هیچ شوێنەوارێک لە جەعفەری و سولەیمانی نادۆزنەوە. به جای نامه سرگذاشت لە 22 کانونی یەکەمی 2010 جێمز جێفری باڵێزی ئەمریکا لە بەغدا لە بەیاننامەیەکدا پیرۆزبایی پێکێنانی حکوومەتی عێراقی بە سەرۆکایەتی نووری مالیکی کرد. بەڵام لە ڕاستیدا سەرکەوتنی مالیکی بەسەر ئەیەد عەلاوی کە زۆربەی ئەندامانی پەرلەمانی بەدەستهێنا بوو، سەرکەوتنی قاسم سولەیمانی و ئێران بوو بەسەر بەرەی ئەمریکادا. سولەیمانی کاپلەی ژەنەڕاڵی هەبووە وەکو سەرکردەیەکی مەیدانی ڕۆڵی گەورەی لە شەڕی دژی داعش لە عێراق و سووریا و شەڕی لوبنان و یەمەندا هەبووە، بە جۆرێک کە ناوبانگێکی گەورەی لە ناوچەکەدا پەیدا کردو و سەرپەرشتی گروپە لایەنە شیعەکانی کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی نایەرەکانی ئێران. سولەیمانی لە کاتژمێریەکی بەرەبەیانی 3 کانونی دووەمی 2020 لە کاتێکدا بۆ کۆبوونەوەی لەگەڵ عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق و کاری دیکە لە لوبنانەوە گەیشتە عێراق. لە نزیک فڕۆکەخانەی بەغدا لەلایەن فڕۆکەی بێفڕۆکەوانی ئەمریکیەوە کرایە مانج و تیرۆر کرا. دواتر وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاند هێرشەکە بە فەرمانی دۆناڵد ترامپی سەرۆک و فەرماندەی هێزی سەربازی ئەمریکا ئەنجام دراوە. لە هێرشەکەدا هەریەک لە ئەبوو مەهدی موهەندیس جێگری سەرۆکی دەستەی حەشدی شەعبی و 9 کەسی دیکە کە لە 2 ئۆتۆمبیلدا بوون گیانیان لەدەستدا.